سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە سەرەتای دەست بەکاربوونی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی ڕاستەوخۆ یەکێک لەو کەرتانەی کە جێگەی گرنگیدان بۆ لای برەودان بۆ بەکەرتی کوشت و کاڵبینیشمان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەر بۆ ئەمە بەستا گەورەترین ناوەندی پیشەسازی لە شاری دووهە کرایەوە کە بەپێی بەدواداچوونەکان گەورەترین ناوەندی پیشەسازیە لە کۆی عێراق و هەرێمی کوردستاندا. لە ئێستادا گرفتەکانی بەردەم کەرتی کوشتتوکاڵ چییە؟ چۆن وا بکرێت کە ئەم کەرتە ببێتە داهاتێکی سەرەکی لە پاڵ کەرتەکانی دیکەی وەکو نەوت و ئەمانە لە کاتێکدا لە هەموو وڵاتانی دیکە دەبینین کە کەرتی کوشتتوکاڵ ئەگەر بڕبڕی پشتی ئابووری وڵاتە نەبێت ئەوە بێگومان یەکێکە لە کۆڵگا سەرەکیەکانی ئابووری لە هەر وڵاتێکدا. من بۆ هەموو ئەم بابەتانە و کۆمەڵی وردەکاری دیکە میوانداری بەڕێز ئازاد محەممەد جوتیاری نمونەی لا پارێزگای هەڵەبجەم کردووە کە گازا سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. ڕێز و حرمەت مێوەتان. لە بەردامەیە حتمما باز لە گرفتەکانی کشتتوکاڵ دەکەین، یعنی پێم خۆشە لە پێش بەرنامەکە گفتوگویەکی چەند دقەیمان کرد، یعنی سەرنجی ئەومدا کە لە قسەکاندا گلەی زۆر هەبوو دەربارەی کەرتی کوشتتوکاڵ و دۆخی کوشتتوکاڵ لە وڵاتە. ئەم گلایانەی کە ئازاد وەک جوتیارێکی نمونەیی لەکوێوە دیە بۆچی گەشتەوەم قەناعەتی کە ئەوەندەی ینی بەگلەیی بێ لە کەرتی کوشتتوکاڵ لە وڵاتەدا. بەڵێ پێشەکی دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەو دەرفەتەی کە داتان بۆ ئەوەی کە هەمومان برەو بدەین بە کەرتی کوشتتوکاڵ و کشتتوکاڵ بناسیین بە هەموو میلەتی کورد. ئەم گلەیە گلەیی ئازاد نییە، ئەم گلەیی و ناڕازیە هی هەموو جوتیارانی کوردستانە. خۆتان نەزان ئێستا لە مناڵێک و بیگرێت تا پیاوێکی ڕیسپی پرسیاری لێ بکە بەروبووم و نەڕۆشتنی بەروبووم و نەبازارکردنی بەروم و پێڵێ. بەڵامی تر من نازانم لە چۆ دەست پێ بکەم، لەوە دەست پێ بکەم کە ئێمە 30 ساڵ خەباتی ئەم کوردستانە یا 30 ساڵ ژێرخانی کەرتی کوشتتوکاڵی ئەم وڵاتە بۆچی بۆ نمونە برەوی پێنەدرا یا چۆن خەنەقێکی بۆ تۆکمە نەکرا کە ئێمە خۆتان نەزان ئەم وڵاتە وڵاتێکی دەوڵەمەنە بە کەرتی کوشتتوکاڵ. من هەمیشە وتومە کەرتی کوشتتوکاڵ لە نەوت زۆر گرنگترە. ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان نەوت نەما ئێمە ئەبێ بەمە بژێوی ژیان دروستکەین. جا بۆیە من لێرەوە حەز ناکەم بچینەوە بۆ ڕابردوو. باشە، ئەنی بۆ نمونە ئێمە 10-15 ساڵە لە کەناڵەکان و لە میدیاکان و لە فەیسبوکەکان هاوار و گلوداومانە و گلەی و گازندەمان. کەواتەوان پرسیارەکە ڕێگەوە شوێ بکەم، ینی ڕوونەوەیەکی باشدا لەسەر کۆی پرسیارەکە. بەڵام بۆچی تا ئێستا ئەم گرفتانەی کوشتتوکاڵ کە تا ئەم دقەی من و تۆش گفتوگۆ دەکەین، یعنی بەردەوامیان هەیە. ینی تۆ خۆت ئەم گلەی و سەرنجانەی کە وەک جوتیارێکی نمونەیی لە بابەتی کوشتتوکاڵ هەبووە گەیاندووتە بە هیچلایەنێکی پەیوەندیدار لە کوشتتوکاڵ لە دامەزراوە حکومیەکان، وەڵامی ئەوان چی بووە بۆ بەرەودان بە کەرتی کوشتتوکاڵ؟ کاگەر سەرانی بەڕێز، من خۆتە زانی لە هەموو ماڵێکم باشە وە قسەکانیشم هەموو حکوومەتەی بیسی تەنانەت یعنی مناڵێک نییە من نەناسێ. من هەمیشە وتومە ئێمە ئەبێ برەو بدەین بە کەرتی کوشتتوکاڵ، نەک بڕۆین بۆ نمونە مەسەلەن ئێمە هەموو ساڵێک یەتە سەرەوەی کە شووتی شارە زوور پێگا یا تەماتێک کەلار پێگا یا تەماتەی پێنجێن پێگا ئێمە بین لە ئەسنای تەماتەکە و شووتێکە هەڵسین قسەی لەسەر بکەین. ئێمە ئەبێ بناغەیەکی تۆکمە داڕێژین لە پلانی پێشوەختە بێ. من بۆیە لێرەوە حەز ناکەم ڕابردوو باسکەین، چکەوەنە ڕابردوومان باس کردووە سەلام وای خەڵکێکی زۆر هەر حەز نەکات گوێمان لێ بگرێ بۆ لەبەرەوەی ئەوەنە وتراوە و تەنفیز نەکراوە بڕوا ناکەم. باشە، کەواتە ئێستا بەراورد بە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لەم کابینەیەدا با قسەکە لەسەر ئێستاە هیچ هەوڵێکی جددی دەبینین بۆ برەودان بە کەرتی کوشتتوکاڵ بە تایبەتی ئێمە دەبینین کە بەڕێ سەرۆکوەزیران یەکێک لە کارنامە هەرە سەرەکیەکانی برەودانە بە کەرتی کوشتتوکاڵ لە وڵاتە بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو گەورەتی ناوەندی پیشەسازی لە دووە کرایەوە وەکو جوتیارێکی نمونەی ئەم هەوڵانە چۆن دەبینین، یعنی گەشتبینی بەوەی کە فعلەنەوە ئامانجەی کە هەمومان بۆی تێدەکۆشین کەرتی کوشتتوکاڵ بێ بە کەرتێکی سەرەکی لە پاڵ داهاتەکانی دیکەدا. کاگەر سەلان من دەستخۆشیەکەم لەوەی کە بتوانێت تەنانەت بیبەرێک ئاشناکات بە وڵاتان یا بە میلەتی کورد. من لێرەوە دەستخۆشیمەیە بۆ ئەوانەی کە برەو ئەدەن بەو کەرتە و دەستخۆشیشم هەیە بۆ ئەوەی کە هەموو ساڵێک لە هەموو قەزا و ناحیەکانە بازاڕێکی وەک فیستیڤالێک بکرێ بۆی ئەو بەرومە جوانی کوردستانی جوتیاری دەزڕینەی خۆمان ئاشنا بکەین بە میلەتان بە وڵاتان بۆ ئەوەی کە ئێمەش بیسەلمێنین کە ئێمەش خاوەنی جوتیارێکین لە هیچ وڵاتەکان نییە.
خاوەنی بەروومێکی خۆماڵین لە هیچ وڵاتێکانیە بەڵام گرفت لێرە کاک ئەرسەلان و من دەستخۆشیش لە کاک مەسرووری بەڕێزەکەم بۆ ئەم ماوەی چەند ڕۆژەی پێشوو کە ئەو کارەی کرد و لێرە شۆ داواکارم لێی داواکاریەکم هەیە لێی و دەستخۆشیش ئەەکەم لەوانەی کە بەتەنگ کەرتی کوشت و کاڵۆیەن من لێرەوە بە کاک مەسرووری بەڕێزی ڕاگەێنم ئەگەر ئێمە بمانەوێ کەرتی کوشت و کاڵمان زین و کەینەوە وا بکەین لەم وڵاتە سەوزیکەین ئەگەر بێت و ئەم وڵاتە سەوز نەکرێ هەچی حیواناتەکانیشمانە بە کە و کۆتر و حیوانەتەکانیشانە هەمووی چووە دەری وڵات بۆ ئەوەی ڕادەی شوێ نەما و کانیاوەکانمان نەما ئێمە ئەبێ بناغەیەکی تۆکمە داڕێژین بۆ سەوزکردنی کوردستان و بۆ برەودان بە بەروبوومی خۆماڵی جا من لێرەوە پێ ڕاگەێنم ئێمە ئەبێ بە بازارکردنی بۆ بکەین ئەگەر بێت و سەر ئەم مێزە پڕکەین لە بەروبووم هەموو ڕۆژێک ئەگەر خواردنی لێ نەخورێ و لێی نەبرێ ئەم مێزە نایگرێ ئێمە بەوە ئیسفادە ناکەین بڵین با نێڵین شت بێ یا با ئێمە خۆی شتەکان نایەڵێ شت بێت ئێستا بۆ نمونە تەماتە کیلۆی بە 100 دینارە هیچ کەسێک ئامادەیتیانێ بڕۆن لە وڵاتانی چواردەورە تەماتە بێنن جا کەواتە ئەمە چارەسەر نییە بۆ ئێمە چارەسەری ئێمە ئەوەیە بە بازارکردن بکرێ بۆ بەروومی ئەم نیشتیمانە ئەگەر خۆ نەکرا ئەگەر سیاست نەیەشت بکرێ ئەبێ ئێمە هەڵسین لە ناوخۆی خۆمانە بە بازارکردن بکەین چۆن ئەو تەماتەی کە تۆی بینی بە 3 جۆرەی خەمە بازار بۆ لە وڵاتانە 20 دنگ تۆ ئەوە تا لە کیسێکە کیسی بە 4 دۆلارە بۆ من ناتوانم ئیسفادە لە تۆوەکەشی بکەم 2 بە ئاوی فرێشی تەماتە ئەیخەمە سۆپەرمارکێتەکان 2 بە دۆشاو ئەیخەمە سۆپەرمارکێتەکان 3 باشەکەی لەسەر ڕقەمە خەمە عەلوەکان ئەمە هەر خۆی لە بازارڕە ئێمە تەنزیمکردن باشە بازار ئێمە توانای ساختکردنەوەی هەموو ئەم بەرووبوومانەی هەیە ئێمەش قسەی یعنی مش پرسیارە ئاخە بەڵێ ئەزانی چۆن باشە ئەبێت پلانێکی وای بۆ داڕژین نێڵین تەنانەت هیچ شتێ بێتە وڵات بۆ نمونە خەیار بۆ پارە ناکە خەیار بەس بە خەیاری خرێتە بازار با ئێمە هەڵسین خەیار شۆری لێ دروستکەین با ئێمە هەڵسین ترشاتی لێ دروستکەین با ئێمە هەڵسین خەلی لێ دروستکەین با ئێمە هەڵسین کۆمەڵەشتی لێ دروستکەین وەڵامەکانی خۆتی بیر نەچێتە بەڵام پێشی وانی یعنی یەکێکی لە گرفتەکانی دیکە نەبوونی کوشتتوکاڵی چواروەرزیە لە هەرێمدا بۆ نمونە ئەگەر ئێمە لە هاویندا بۆ هاوردەکردنی تەماتە قەدەغە بکەین ئەلێ وەرزەکانی دیکە تا چی بکەین کاگەر سەلانەوە بۆ کێ گێڕیتەوە من بۆ حکومەتی گێڕنەوە بۆ حکومەت بۆ من وڵاتێکمێ لە هیچ وڵاتێکان نییە من ئەتوانم 4 فەسڵە من ئیش بکەم لێرە بڕۆ ئەڵمانیا بڕۆ فەڕەنسا بڕۆ بریتانیا بڕۆ کوێ 3 مانگی هەیە لە بەردەسا من یعنی لە هەموو وڵاتەکان باشترم ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان هاوکاری جوتیار ببێ خاوەنی 100,000 بەیتی پلاسیکی لە کوردستانە هەڵسێ بە کارەبا دابینکردنی هەڵسێ بە غاز دابینکردنی هەڵسێ بە نەو دابینکردنی ئەو کاتە من ئەتوانم لە زستانی شار تەماتە و خەیار بخەمە بازار ئێمە تازە لەوە دەرچوین سلێمانی و هەولێر هەڵسێ بە خواردنی بەروومی کوردستان ئەبێ ئێمە هەڵسین بە بازارکردنی بۆ بکەین ئەگەر بە بازارکردنی بۆ نەکرا من لێرەوە داوام لە کابینەی نوێی حکومەتە ئەبێ هەڵسین کاری تری لەسەر بکەین بە بازارکردنی ناوخۆ چۆن هەلی کار بڕەخسین بۆ گەنجەکانمان کۆمەڵێک مەعاملی جوان دابنین بۆ دۆشاو بۆ ئاوی هەنار بۆ ئاوی قۆخ و ترێی شارباژێر و کۆمەڵە ترێ بڕۆ سۆپەرمارکێتەکانی ئەم وڵاتە هیچ شتێکی ئەم وڵاتی تیانە لە ئاوی هەنار بیگرە لە ئاوی قۆخ بیگرە لە هی کۆمەڵە شت بیگرە لە دۆشاو بیگرە لە خەیار شۆر بیگرە لە ترشات بیگرە چی ئەم وڵاتی تایە ئەی بۆچی هەڵنەسم من ئەو خەیارەی کە بۆ نمونە ئەوە تا لە بەردەستە ئەمە خەیارێکە هەڵەسم ئەم خەیارە کۆمەڵێک ئیشی لەسەرەکەم بەس بە خەیار نایکەمە عەلوەکانو هەڵەسمم خەیارە بە خەیار شۆر بە ترشات بە عەمبە ئەوسا لە 100 تەن من 20 تەن یەخەمە بازار ئەوە سەرف بوو ئێمە هەڵەسین خەیارەکە خۆین بەڵام خەیار شۆرەکەی خۆمان نییە ئێمە هەڵەسین خەیارەکە خۆین بەڵام سێرەکەی عەمبەکەی ئەم وڵاتە نییە ئێمە هەڵەسین تەماتەکە خۆین بەڵام دۆشاوەکەی خۆمان نییە ئێمە هەڵەسین هەنارەکە خۆین بەڵام ئاوی مۆز و ترێ و هەنارەکەی تری ئەم وڵاتە نییە ئێمە ئەتوانین وا بکەین لەم وڵاتە چی پارەی مەعاشخۆرمانێ لەسەر کەرتی کوشت و کاڵ بیدەین من لێرە داواکارم لە کاک مەسروور بەڕێز با ئێمە هەڵسین
بناغەیەکی وادا بڕژین بۆ ئەم کەرتی کوشت و کاڵە هەچ وڵاتێک کەرتی کوشت و کاڵی سفر بێ وڵات نییە. باشە بۆ ینی بۆ چارەسەرکردنی تاوی ئەم گرفتانەی کە لە کوشت و کاڵدا بوونیە بە ئێستایشەوە هیچ لایەنێکی حکومی کەرتی تایبەت کارگەکان لە سنووری خۆت لە شارەکانی دیکە داوت لێکراوە وەکو جوتیارێکی نمونەی ئەزمون و شارەزایەکانی خۆت لەم بارەدا ینی پێشەش بۆ بکەیت هیچ پێشنیارەکە بۆ بۆم بابەتە. بەڵێ من زۆر کات بووە معامل هاتۆ بۆ لام کۆمەڵێک بیرۆکەم داوە بە خەڵک تەنانە دووتوانە کاگازات بۆ نمونە لە کەلارات تەماتە نامێنێ جوابم داونە توتمە ئێمە توانین هەڵسین کەشوهای بۆ بڕاخسەین لە دەرەجە بچینە سەرەوە مەسەلەن بڕۆینە منتیقەی شارباژێر دوای بچینە منتیقەی پێنجوێن خۆتانەزان منتیقەی پێنجوێن تەماتەی عێراق دابینەکە ئێمە لە وڵاتێکین 4 فەسڵە ئەتوانین بەروبوون پیاکەین کەلار نەما شارە زور نەما هەولێر نەما پێنجوێن ئەمە 4 فەسڵەکە ئانی دەتوانین بە پێی شوێنەکان بەڵێ من تەماتەی پێنجوێن دەرەچێڵی ڕۆحی بنیامە من لێرەوە ڕێز و حرمەتمەیە بۆ بست بە بستی خاکیم کوردستانە ئێمە خاوەنی خاکێکین هیچ وڵاتێنیەتی بەڵام تۆزێک کێشەمان لە هەوا هەیە ئەتوانین هەواکەش چارکەین وەکو چۆن کۆچەریەکان حیوانەکان لە گەرمیانە بن بۆ کوێستان ئێستا لە خوای گەورە بەزیابێ ئێمە وەکو پێم وتی خاوەنی گەنج و لاوێکین لە وڵاتان مای شانازیە ئاگازامینێ مەسەرەوە بابەتە ینی بە دیاریکراوە پێم وایە بە چەند سەفەرێکی دەرەوە شو کردەوە بۆم بابەتە لەو سەفەرانی کە کردودا یانی دەمەوێت پێم بڵێ بەچی من بەستێک زیاتر ئەم سەفەرەت کردووە وەتوانیتە ئەزمون و شارەزایی وڵاتانی دیکە بێنیتەوە بە کوردستان بە تایبەتی لە ئەم کێشانی کە ئێستا ڕوبەڕوویمە بۆتەوە لە بابەتی کشت و کاڵ توانیتە ینی دۆخی کشت و کاڵ لەو ئاستەی کە تێدایەتی دانی کەم لە سنووری جوگرافی خۆتە بێتە ئاستێکی باشتر. باڵە قوربان من چوومە بریتانیا 46 بیرۆکەم لە بریتانیا وەرگرت و لە پەیجەکەی خۆم هەل نەهاتمە لە بریتانیا من ناردمە کوردستان 46 بیرۆکە دوو ڕوونە ئەو بەرومانەی کە تۆ ئەیبینی تقریبان ئێستا من کۆمەڵێک تۆ بەشی 200 فەلاحم داناوە هەر لە تۆوی خۆم بیگرمەوە بڕم لە دەشتی پێنجوێنە هەدیەکەم بە جوتیاری کوردستان لەبەرەوەی تەماتەی پرتەقاڵی و تەماتەی زەردیش لە وڵاتەکەمانە هەبێوەکو چۆن دۆشاوی زەرد و پرتەقاڵیم کرد حەزەکەم ئەم وڵاتە ئاشنابن بە 3 دۆشاو نەک بە 1 دۆشاوی سوور ئەمە 2 28 جۆ بەروم بردە یابان سەری سوڕما لە بەرومی ئەم کوردستانە نازانم بۆ ئێمە خۆمان سەرمان سوور نەمێنێت کە ئێمە خاوەنی بەرومێکین کە لە بریتانیا و یابان و ئەڵمانیا شایستەیە کە بخرێتە بازاڕۆ جا بۆیە من داواکارم لە کابینەی نوێ لە بەڕێز کاک مەسرور بە کارێک بکەین کەرتی کوشت و کاڵ وا لێ بکەین احتیاجمان بە نەود نەبێ و ئەوانەشی کە ئێستا ناومێدن لە مەعاش و گەنجەکانمان کە هەلی کاریان بۆ نەڕەخسێ با هەر بە تەماتە هەلی کاری بۆ بڕەخسێنین با هەر بە خەیار هەلی کاری بۆ بڕەخسێنین با ئێمە لە باتیەوەی 2 مەعمەلمانەوێ با ئێمە 20 مەعمەل دروستکەین بۆ ئەوەی کۆمەڵێک دەرچووی کەرتی کوشت و کاڵمانەیە کە شایستن ببن باشت با لەوێ ئیشکەن لەبەرەوە بژێوی ژیانیان بۆ دابینکەین لەبەرەوە هەلی کاریان بۆ بڕەخسێنین. باشە باسی لەو بیرۆکانە کە دەمەوێت زیاتر ینی ڕوونکردنەوە بێتێ ئەو بیرۆکانەی کە لە وڵاتێکی و بەریتانیا گەڕاندوێتەوە بۆ هەرێمی کوردستان ینی کەش و هەوا و لایانی جوگرافی و ینی زەوی ئێمە ڕێگە بۆ دەدات کە ئەو بەرەمانی کە وەکو بیرۆکە تۆ هێناوتە بۆ ئێرە ینی لێرە دووبارە بەرەمێنانی تێدا بکەیتەوە ئەمە ڕێگەت پێدەدا. بەڵێ بەرومی ئەو وڵاتە بۆ لای ئێمە باشە بەس بەرومی ئێمە ئەوەی کە شوێنی بۆ گەرمایە بۆ ئێرێ بۆ ئەو وڵاتە ناشێ بۆ نمونە ئێمە لەوەیەکی لەو بیرۆکانەمەوە بۆ لای ئێمە قەدی دارمان ئەسووتێ لێرە قەدی دارمان ئێستا ئەسووتێ مەسەن بۆ نمونە بۆچی سە قەیسی و قۆخ و هەڵوژەوان نییە بۆ نیمانە بۆ بێهانابەرین بۆ وڵاتان جا من کۆمەڵی بیرۆکەمێ ئیشاءالله لە داهاتووشا بیرۆکان مەخەمە خزمەتی لە سەدا چەندی ئەم بیرۆکانە توانیتانی جێبەجێ هەموویم داوە بیرۆکەم پێ نەماوە هەموویم داوە بە میلەتەکەم بەبێ هیچ مقابلێ بەس ئەوەیە بەداخم کە نەکراوە بە کتێبێک کەنەوەی داهاتوی وڵاتەکەم کە ئیسفادەی لێ بکە. پێم وابێ لە سەرم بابەتەش داوای لە وەزیری پەروەردە بەڵێ من لێرەوە دەستخۆشی لە وەزیری کشت و کاڵ بکرێ بە بابەتێکی سەرەکی لە منهەجی خوێندن. بەڵێ من لەم 1-2 شەوە بابەتێکمان باس کرد لەسەر پەیجی خۆمان کە نیو سەعاتی نەبرد لێرەوە دەستخۆشیم هەیە بۆ وەزیری پەروەردە ڕێز و حرمەتم هەیە بۆی کە نیو سەعاتی نەبرد هاتە سەر خەدوتی کاگازات لە بەیانی زووتر نییە ئەو بیرۆکە ئەبێت تەطبیق کرێ و بەدواداچوونی بۆ بکەم و بیخەمە بواری جێبەجێکردنەوە کە ئێمە مناڵەکانمان لە مناڵیوە فێری ئەوە بکەین کشت و کاڵ بکە
مناڵەکانمان لە مناڵۆی فێر بکەین کە ئەو گوڵە چۆن بەخێوەکرێنە ڕۆهاڵی پڕوکێنێ و فڕێ بە مناڵەکانمان فێر بکەین کە ئەم وڵاتە بێ سەوزکەین لەبەرەوەی تەماتەیەکی ئاودارمان دەستکەوێت چکە ئەگەر وڵاتمان وشک بێ تەماتەی وشکمانە بێ ئەگەر وڵاتمان سەوز بێ و شێدار بێ هەنارێکی تەڕ و ناوسور و جوانمانە بێ جا بۆیە لە داواکارم با ئێمە هەر یەک و لای خۆمانەوە وڵاتمان خۆش بێ وڵاتمان سەوزکەین کەواتە بۆ هەموو ئەم دەردەی کە لەم کۆمەڵگەدا هەیە بەدابەتی لە بابەتی کشتتوکاڵ پێویستیمان بە شۆڕشی کشتتوکاڵی نییە ئەمە نەبوو بە ئەمری واقع ینی گەشتبینی بۆی کە ئەم شۆڕشە کشتتوکاڵی لە ئایندێکی نزیکدا دەست پێ بکە پێم وابێت لە ماوەی ڕابردوشدا حکومت بۆ خۆی لەسەرم بابەتە هاتووتە سەرخەت لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ بردێکی باڵا پێکاتەوە بۆم بابەتە ئەم شۆڕشە کشتتوکاڵی دەبێت چۆن بکرێت کاگە سەلان من خی گەورە و زەوتاقەتێکی پێداوم کە ڕۆژم خستۆتە سەر شەو شەوم خستۆتە سەر ڕۆژ کە ئەزانم ساحەبی جوتیارێکم لەم وڵاتە هیچ کەسێ نیەتی و ساحەبی گەنجێکشم لە وڵاتە هیچ قەومێک نیەتی ئێستا من تۆوازانی من بەخۆ بەخشانە ئەو ئیشەکەم هەروە بە هەوانتە نە کە سەیر ئەەکەم خاوەنی جوتیارێکی پێشمەرگە ئاسا و پڵنگ ئاسام بۆیە منیش و زەوتاقەتمەیە و خزمەتی وڵاتەکەم بکەم ئەگینا بزانم گەنجێک و جوتیارێک گوێم لێ ناگرێ هیچ ئامادەنیم شەو و ڕۆژ بخەمە سەرێک و خزمەتی وڵات و نیشتیمانەکەم بکەم بەڵام ئەگەر بێت و چۆن تا ئێستا شۆڕشی کشتتوکاڵی دەستی پێکردووە نوقسانیەکمان لەوایە کە تا ئێستا یەکێک نەبووە سەرچاوەیەک بک بەوەی کە کورتی کشتتوکاڵ بکەین بە بژێوی ژیان بۆ میلەتەکە یا بە مەعاشخۆرەکە یا بۆ ئەوەی وڵاتی پێ بەرین بەڕێوە کێشە و گرفتمانەوەیە ئێمە گوناح نییە ئەو بەرومە جوانی کوردستانە کە بۆنی عترەیە ئێستش خیارێ لەت کە ئالێرا بۆنی ئەم ناوەگرێ گوناح نییە بدرێ بە مانگا گوناح نییە فڕێ بدرێت سەر ناو زبڵخانە من لێرەوە داواکارم بۆیە باسی ڕابردوو ناکەم 100 پرسیارم لێ بکەی باسی ڕابردوو ناکەم چکە ئەمەنە پرسیاری ڕابردووم لێکراوە یعنی حەز ناکەم باسی داهاتوو بکەین لە ئێستادا لە سنووری ناوچەکەی تۆکە ناوچەیەکی بەپیتە ینی لە ڕوو کشتتوکاڵیەوە هیچ کارگەیەک هیچ کارتێکی تایبەتی بۆ ساکردوی بەرەمەکانی ئەو بە تایبەتی ئەم ڕۆپیما بێ کارگەی دۆشاوی شارە زوور کەوتێتەوە کار بۆ مەبەستی وەرگرتنی تەماتە لە جوتیاران و کردنی بە دۆشاو هەموو ئەمانە وای کردووە کە لایانی کەم زیانەکانی بەروبوومی کشتتوکاڵی سەر جوتیار کەم کاتەوە خۆی مامەسا من دەستخۆشی لەوانەیە یەکەم کە ئەگەر بێت و معمەلێکیش بەقە ئەم مێزە دابنرێ ها ئەوە دڵخۆشکەریەکە بۆ سەرەتایەکی باشە بەڵام ئێمە بە معمەلێک و دوو معمەل و سێ معمەل ئیشمان ناڕوا ئەبێ ئاسانکاری بکرێ بۆ معمەلەکان بۆ نمونە معمەلێکە ئەوێ مەسەرەن تەماتە بکە بە دۆشاو ئاسانکاری بۆکەم بۆ نمونە هەر شارە زوور شەرد نییە بڵین یعنی مەسەرەن بۆکو نمونە ئیسە شارە زوور معمەلێکی تیا پێویستی بە سێ معمەلی ترە یخۆ بە معمەلێکی ناڕوا معمەلی دۆشاوی بۆ دانراوە بەوەم هەناری ئێستا من شین بۆ هەناری هەڵەبجەکەم فەرموو 2 مانگم لە بەردەسەماوە بۆ هەناری هەڵەبجە ئەگەر بێت و بە بازارکردنێکی بۆ نەکرێ هەموو هەنارەکان لە ئەسنای مانگ و نیوێکە ئەگەر بەدارۆ لێ نەکرێتەوە ئەگەنێەوە تەقێ جا بۆ پێش وەخت من هەڵنەسم 2 معمەلی بۆ دابنێم بڕ بە هەنار و بە ئاوی هەنار ئەو هەنارانەی کە ورد و دەمتەقی و نەعەلوەکانی پێشکێ بیکەم بە قوڕی ئاشەکا و بیکەم لەمەدا تەنها بە حکومەتی هەرێم دەکرێ ینی دامەزراندی ئەو کارگەیە ڕەنگە لە قەیرانێکی دارایی ئاوادا ڕەنگە کورفەیەکی زۆری بێت بۆ ئەمە پێویستمان بە دنیای دەرەوە نییە بە تایبەتی ڕاکێشانی دەستی بیانی بۆ ئەوەی کە ئەم کارگانە بخاتە کار ینی ئەمە بە تەنها بە حکومەتی هەرێم دەکرێت لەمەدا دەبێ پەنابەینە بەر دەوڵەتانی دیکە کاگەرسلان من حەزەکەم لێرەوە بەڕوونکردن و قسە بکەین باشە من لێرەوە حەزەکەم یەک دوو باز لەوە بکەم کە حکومەتی هەرێمی کوردستان گوێم لێ بگرێ ئەمە ئەوە نییە بڵێ معمەل بە حکومەت دانادرێ هەر بە پارەی قازانجی بەروومەکە ئێمە ئەتوانین هەم حکومەت پارەی معمەلەکە هەڵگرێتەوە و هەم مەعاشخۆری ئەوانەشی پێ بدرێ کە هەلی کارمان ڕەخسانەوە بۆ وڵاتە ئەمە معمەلێک نییە تۆ داینێت و بە هەوانتە لەویا تۆ بەیانی بە هەزارەها تەن دۆشاوی لێ دروستەکەی بە هەزارەها تەن ڕبەهناری لێ دروستەکەی بە هەزارەها تەن خەیارشۆری لێکری ئەم قازانجە بۆ کوێ گەڕێتەوە ئەم قازانجە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت ئەم قازانجە ئەگەڕێتەوە بۆ میلەتێک کە معاشی نییە ئەم قازانجە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەلی کارە ڕەخسێنین ئەمە هەر ئەوە نییە تۆ بڵێ وەڵام من کەرتی کوشت و کاڵم وا لێ ئەەکەم برەوی پێدەم لە 1000 لاوە قازانجە گەێنێ بە حکومەتی هەرێمی کوردستان هەلی کارە ڕەخسێ حتمما بەروومەکانمان بەسەر بەرزیە خەینە بازار ئەوە حساب ناکەی حکومەت لە بەشێک شو ئیسفادەی لێکە ئەوە حساب ناکەی معمەلەکە ژەر معمەلە
من بۆیە داواکارم دووبارە و سێبارەیەکەم و کۆوەکو پێم وتی باز لە ڕابردوو ناکەین چکە مناڵێک بگری ئێستا پرسیاری لێ بکەی ڕابردوو ئەمە ێزانێ با ئێمە باز لە داهاتوو باشە با من نمونەکە لەسەر ئێستا بێنمەوە ئێستا وەکو جوتیارێکی نمونەیی یعنی چۆن کاک ئازاد دەتوانێت هاوکاربی حکومەت بێ بێگومان ئیسا حکومەت پێویستی بە بۆچوونی ئێوەمانان هەیە بۆم بابەتە تۆ وەکو جوتیارێکی نمونەی لێرەوە یعنی چۆن دەتوانانی هاوکاری حکومەت بکەی بۆ لایانی کەمکردنەوەی گرفتانە لە کەرتی کوشتوکاڵدا دەبێت لەکوێوە دەست پێ بکرێ علی من لەم بینبەرەی بەڕێستۆ پەیامێک ئەدەم بە سەرۆکی حکومەت یاریمی کوردستان باشە من وەک ڕاوێژکارێکی بێمەعاش حتا خوێن لە گیان مابێ بێمەعاش ئەوە بۆیە لەم کەناڵی پارتی دیموکراتی کوردستانەوە قسەکەم بەبێ دینارێ من کۆمەڵک بیرۆکەم هەیە ئەیدەم بە حکومەت یاریمی کوردستان بەڵام ئەبێ مخەوەل کرێم وەکو پێ لەوانەی کە ئیکەم ئەگەر سەری نەگر ملم کا بەدارە وەکو پێم وتی ئەو تەماتەیە بە تەماتەی ناخەمە عەلوەکانەوە بە چاوێکی خراپ سێر کرێ یعنی پارە نەکا ئەم تەماتە بە 4 جۆرەی خەمە بازار یعنی لە 1000 تەن من 250 تەن یەخەمە بازار عەلوە ئەوە لە خۆیە پشتێکی جوتیارگیرە وەڵا پرسیارە بوون بۆ نمونە زیاد لە پێویست بەرهێمێنانی بەربوومێک لەلایەن جوتیارانەوە خۆی بۆ خۆی ئەمە کێشە سەرەکیەکە نییە کە بۆ نمونە لە وەرزێکی و کاویندا بە هەزارهات تەن تەماتە دەخێتە بازارەوە دەخێتە عەلوەکانەوە یعنی دابەشکردنی بەربوومەکان بەپێی ڕێژ و خواستی کۆمەڵگا بۆ خۆی ئەمەش چارەسەرێکی دیکە نییە کاگەر سەلان ئەوە دەزڕێنی جوتیاری ئەم وڵاتە ئەسەلمێنێ باشە کاگەر سەلانی بەڕێز لە هیچ وڵاتێک نەبووە بە جوتیارێک بڵێ من ئەم قسە ناکەم کە لێرەوە بە جوتیار بڵێم بە هەمومان خەیار و تەماتە بکەین من هەمیشە وتومە با لە باتی ئەوەی 300 تەن تەماتە بکەین با ئێمە 100 تەن تەماتە بکەین 200ەکەی مشەکەل بێ وەکو سەر ئەم مێزەی بەڕێزێ خەیارەکە نەیگر بامێکە نەیگر باینجانەکە نەیگر تەماتەکە بەڵام کاگەر سەلانی بەڕێز خێرێکی خوایە و ڕژاوە بەسەر ئەم وڵاتە نابێ ئێمە بە جوتیار بڵین ئەوە وا نابێ ئەوە وا نابێ ئێمە با هەڵسین لە جوتیار ئیشکردن لە حکوومەت بە بازارکردن بۆی هەیە 4 ڕۆژی تر نەود نەمێنێ ژێر ئەو عەرزە خاڵی بێ لە نەوت بەچی مەعاش خۆرت دابین کەم بەچی وڵات بەرم بەڕێوە ئەبێ بە تەماتە و خەیاری ئەم وڵاتە بیبم بەڕێوە ناکرێ پشتی جوتیار ساردکەمەوە ئەبێ بڵم جوتیار وە بەرهێن بە جوتیار دروستی کە جوتیار بە هەزارەها تەن تەماتە دروستکە ئێستا من ئەم قسە بۆەوە ناکەم جوتیار هەڵسێ هەر هەمووی تەماتە بکە چکە من هەمیشە لە ڤیدۆکانما لە لایڤەکانما لە کەناڵەکانە وتومە جوتیار تا ئێمە و حکوومەت و ئەم عێراقە لە ژێر بارێکی سیاسیایە کە شتمان ناڕواتە دەرەوە با ئێمە هەڵسین تەواوکەری یەک بین لە باتی ئەوەی هەچی بیتە پلاسیکەکانە بەس خەیار بکە با ئێمە هەڵسین ئەوەی دەبیتی پلاسیکی هەیە مشەکەل بیکە هەتا ئەوەی خوا دەروێکمان لێکاتەوە بەڵام من لێرەوە هەرەڵێم دەستی جوتیاری ئەم وڵاتە خۆش بێ لێرەوە ئەڵێم هەتا من ماوم خزمەتکارێکی جوتیارێکی ئەم کوردستانم و ئارەقی ناوچاوانیشی ماچەکەم باشە ئێستا لە ڕوبەری زەوەکەی خۆت کە وەکو ناوەندێکی ئەکادیمیشی لاتۆ بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان لە ئێستادا کاگازات سەرقاڵی چی پلانێکی نوێی کوشتتوکاڵیە ڕۆژانە خەریکی چیت یعنی بۆم لە ئێستادا بۆ ئەوی کەرتی کوشتتوکاڵم ئاستێککە ئێستا تێدا بێتە ئاستێکی باشتر کاگەر سەرانەوە بە قسە باز ناکرێ ئەوە ئەبێت تۆ وەکو نمونە بۆ نمونە من بە شوێنشتی تراڕم بۆ نمونەیەکی لەوانە ئەو دارەی کە تۆ دەدانە ساڵ خزمەتێکیت و لە ئەسنای 1 ساڵە کرم لێ یا و تووشی نەخۆشیە بێ و لە ناوە چیسە من عملیاتەکەم وەکو عملیاتی دکتۆرە بەڕێزەکان ئێستا من دارمەیە 12 ساڵ عمرێتی لە ژێر و تووشی سەرەتان بووە تیاچووە بەڵام هەڵساوم بە عملیاتی دارەکەم وا لێ کردووە کە لە سەرەتانەکە نەجاتم دا و بە هەزارا سێوی گرتووە ئێستا من کەشوام ڕەخساندووە بۆ دوو بیرۆکەم کردووە لە ژێر کەپرێکی مێوە ئەگەر بێتەوێت سەر سوڕەمێنێ بەبێ هیچ شتێک بەس بەڕادەی شێ و فێنەکردنەوە یعنی برنجم کردو بە قەترە لەبەرەوەی ئاوی ئەم وڵاتە بە نەوتێکی سپیەزانم بۆ ئێمە بە قەترە برنجمان نەبێ سەرکەوتوو بووە زۆریش کۆمەڵێک جوتیاریش کردوێتی پۆستەکان ببین بزان لە پەرداخێک چەڵتوک چەند تەنەکە چەڵتوکی لێڵگرتووە ئێمە لەم وڵاتە ئەبێ بڕۆین پلانێکی وا داڕێژین بۆ ئەوەی بە کەمترین
تێچوو باشترین بەروبمان دەستکەوێ نەک تۆ هەڵسی بۆ نمونە 1 تەن گەنم بۆشێنی 5 تەنم دەستکەوێ با من هەڵسم 200 کیلۆ گەنم بۆشێنم 10 تەنم دەستکەوێ باشە کاگازە لە ئێستادا ینی کام بەروبوومانە زیاتر سوودی ئابووری و داهاتی هەیە بۆ وڵاتەکە لە ماوەی داهاتوودا ئیشی لەسەر کردووە و جوتیارێکی نمونەی یعنی پێشنیارت چیە بۆ جوتیاران بۆ لایەنی کشتتوکاڵی بۆ دامەزراوەکانی حکوومەت زیاتر گرنگی بەم جۆرە لە بەروبووم بدرێت ینی کامە زیاتر بۆ لایەنی اقتصادی و ئابووری ئەمە گرنگە بەڵێ کاگەرسەنان هەرچی بگری گرنگە هەرچی بۆ نمونە ئێستا سەرم مێزەی من و تۆ 10 جۆر بەروومیتیایە یەکێکیان نوقسان بێ وەک پەیژەیەک وایە پلەیەکی نەبێ تۆ لە ماڵەکەی خۆتا ڕۆژێ بامیە خۆی ڕۆژێکی بە فاسۆلیا ڕۆژێ نۆکە خۆی ڕۆژێکی بە لەتکە نۆک ڕۆژێ نیسکە خۆی ڕۆژێکی بەشتێکی کەواتە بەسیترین بەرووبوومی ئەم وڵاتە ئەبێ هەبێ ئەبێ ئێمە وا بکەین لە جوتیاران وا بکەین لە خەڵک کوا نیسکەکەی جاران کوا نۆکەکەی جاران کوا پاق لە سۆمەرەکەی جاران کوا شووتی و کاڵەکە کۆنە سپیەکەی جاران کوا ئەوە بینی ئەوە بۆنی عترەیە کوا کاڵەکەکەی کە 3 مانگ ئیدارەیە کرد عەرشەقی برد کەش و هەوا نەما ئێمە ئەبێ هەڵسین کارێ بکەین بزانین کەلار چیەکە لە کەلار بیکەین پێنجوێن چیەنێ لە پێنجوێن بیکەین مەسەلەن هەنار کوێ باشە لەوێ ئەوە بکەین ئێستا بۆ نمونە کۆمەڵێکدار هاتووە لە وڵاتانی چواردەورۆ بە هەزارەها دۆلاری پێدرێ بەڵام سێرەکەی ساڵێک ئیدارە ناکا وشکە بێ لە وڵاتە ئەزانی چەندێ فستقداری فستق پێما بێکێک بەلۆ نمونانی کە جوتیارێکی زۆر لە دەرەوە هەوردان کرد بەڵام سەرکەوتوو نەبوو قوربان نەک فستق وەرە من کۆمەڵە دار و پێڵم لە وڵاتە زۆرێکەیە بە هەزارە دارەکانە بڕێ جا بۆیە من ئەڵێم لێرەوە ئەڵێم بە حکوومەتی هەرێمی کوردستان با ئێمە ئەقلێک بخەینە کە گەڕ چی لەم وڵاتە و بەم وڵاتە خوا ئەوە بکەین جێلاز لەم وڵاتە ناخوا بە هەزارە دۆلار دراوە بە داری جێلاز قەیسێ سپیە پێشە خۆشەکە بەم وڵاتە ناخوا گوڵەکەی ئەوەرێ تۆ نازانی من ڕۆژی چەندێ پەیوەندی پێوەێ کاگازات گوڵێکی باشە گرێ و گوڵەکەی سەرەوەرێ بەم وڵاتە ناخوا خەڵکی ئەم وڵاتە نییە ئەبێ کەرتی کوشت و کاڵی ئەم وڵاتە ئاشناکرێ بە کۆمەڵێ زۆر شت کە تا ئێستا نەکراوە ئەبێ شتەکان جیاکەینەوە کوێستان و گەرمیانی پێ بکەین لە کوێستان تەماتە ئەبێ بینی زۆر بێ لە بەرەوەی کەڕوونەکە لە گەرمیان ئەبێت نزیک بێ لە بەرەوە نەیسووتێنێ ئامی یانیشتی باشن ئەگەر بکرێت ینی خزمەتێکی باشی گەورەی کەرتی کوشتپاڵ دەکات تۆ بۆ خۆت ینی وەرەقەیەکی نووسراوە تێت ینی ئەلف و با و جیم ئەم خاڵانی تێدا بێت و پێشکەش بەلایانی حکوومەت یا کەرتی کوشت و کاڵ ینی کەم لە سنوورەکەی خۆت بڵێ من ئەم پێشنیارانەمەیە بۆ کەرتی کوشت و کاڵ ینی ئەمەت کردو یان بە تەمایکی لە داهاتوودا مامەسا نەک لە سنوورەکەی خۆم ئێستا پەیجەکەم شایەتە لە ڕۆژەڵاتیش لە تورکیاش لە وڵاتانی دەریشۆ کە من قسەم لەگەڵا کردی و لەسەر ئەو بیرۆکانەی کە چی بکەین و چی نەکەین نەک ئەمە ئەوە گەێنێ ئازاد لە جوتیارێکی کورد زیرەکترە جوتیارێکی کورد پەنجەیەکی ئازادێنێ بەڵام ئەوەیە من لێرە کۆمەڵێک توێژینەوەی زیاترەکەم سەرکەوتوو بوو میلەتەکەمی پیاش ناکەم ئەوە بکە ئەوە بکە بۆ نمونە من ئەڵێم باخەکانمان لە وڵاتێکی گەرمی بێشیاین با لە چڕیوە بچین بۆ تەنکی لەبەرەوەی هەنارێکی ناوسووری ئاوداری جوانم دەستکەوێ وەک دوایین پرسیار کاتم نەماوە هەموو ئەم بیرۆکانێک ئاگازات لە سەدات چەندی توانێتی شوێنی خۆی بگرێت لە هەرێمی کوردستاندا خەڵک حسێبە ئەوە خەڵکە زانێ ڕەتفعلی خەڵک چۆن بۆ بۆم بابەت ئەوە بێ خۆت سێریکەی باش ئەو بە من ناکرێت سپاس بۆ ئازاد محەممەد جوتیاری نمونەی لە پارێزگای هەڵەبجە سپاس بۆ ئامادەم سپاس بۆ ڕوونکردنەوەکار ڕێز و حرمەتمێ سپاس ببوورەکەمان دوومان کردی لە هەڵەبجە گەرمە خزمەتکارێک بەرنامەکە بەشدار بیت دەست خۆش بێ ئاخوا مەمنون بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە کاتێکی شاد بوو